سیروانی نوێ یەکەم یاری قۆناغی دووەمی خولی نابی کوردستانی بەرامبەر یانەی سۆران ئەنجامدا و لە تەنها 45 خولێکی یەکەمی یارەکە کوڕانی ڕزگار عەلی ئەنجامی یارەکە و سێ خاڵەکان لە سوودی خۆیان یەکلا کردەوە و جیاوازیەکان لەگەڵ هەندێکیان کەم کردەوە. سیروانی نوێ لە دەستپێکی یارەکانی لە قۆناغی دووەم سەرکەوتنێکی گرنگی بەسەر سۆراندا تۆمار کرد. لە دەستپێکی یارەکانیان لە قۆناغی دووەمی خولی نابی کوردستان کە هەفتەی 15می خولەکە بوو یانەی سیروانی نوێ یاریگای خۆی میوانداری لە یانەی سۆران کرد. سیروان هەر لە سەرەتا گورزی خۆی وەشان لە یەکەم خولەکی دەستپێکی یاریەکە ئاریان جەوهەر پاش یاریکردنێکی جوان لە نێو یاریزانانی سیروانی نوێ توانی گۆڵی پێشکەوتن بۆ یانەکەی ڕزگار عەلی تۆمار بکات. یاریەکە بەم تاکە گۆڵا تا کۆتا سادەکانی گێم یەکەم درێژەی هەبوو، بەڵام لە خولەکی 36 سەربەز ڕەوف بە ئەسیستی پەیام ئەحمەد توانی گۆڵی دووەم بۆ سیروانی نوێ تۆمار کرد. دواتر لە خولەکی 43 پەیام ئەحمەد توانی گۆڵی سێمی سیروانی نوێ تۆمار بکە و گێمی یەکەمیش بە ئەنجامە با کۆتا. لە گێمی دووەم بە ئادین بەکر هێرشبەری گەڕاوەی یانەی سیروانی نوێ لە یانەی نەورۆزەوە بەشداری لە یارەکەدا کرد. سەرەڕایەوەی سیروان کۆنتڕۆلی یارەکەی کردبوو لەم جێمەدا، بەڵام هیچ گۆڵێک تۆمار نەکرا. بە هەمان ئەنجامی گێمی یەکەم و بە 3 گۆڵی بێوەڵام یارەکە بە سوودی سیروانی نوێ کۆتاییات و 3 خاڵی نوێی لە خولی نابی کوردستان دەستەبەر کرد. سەرەتا بەناوی خوای گەورە ئێمە ئەمڕۆ ڕۆژێکی ناخۆش بوو ئێمە بۆ حکمەوەی لە بەرامبەر یانەی سیروانی و لە ناو یاریگای ئەوان بە ئەنجامێکی خراپ دۆڕان. بەڵێ سوپاس بەخوا توانیمان 3 خاڵێکی زۆر گرنگ بەدەست بێنین لەبەرەوەی هەفتەی داهاتوو ئێمە دانیشتین ئیستراحەتی ئەم 3 خاڵە زۆر بووی بتوانین لە منافسەی دەوری دەرنەچین و کێبەرکەی پلەکانی پێشەوە بکەین. ئینشەڵا ئەم 3 خاڵەوەی بە دافعێکی معنەوی باش بۆی بتوانین یارەکانی داهاتووە سەرکەوتن تۆمار بکەین و منافسەی دەوری بکەین و ئینشەڵا نیازمانە شەڕی پاڵەوان بوون بکەین. کاک بادین یەکێکە لە یاریزانە زۆر باشەکانی کوردستان وەک خۆشتان ئەزانن تەبعەن دافعێکی معنەوی باشە، هاوکارێکی باشە بۆ تیپەکە هیوادارین وەک ساڵی پێشوو چۆن توانی 16 گۆڵکاو بێتە گۆڵکاری تیپەکە و هەم گۆڵکاری خولی کوردستانیش ئەم ساڵ هەمان ئاست و مستا پێشکات و هاوکارێکی باشمان بێت. بەم سەرکەوتنەشی سیروانی نوێ با کۆکردنەوەی 30 خاڵ پێگەی خۆی لە پلەی دووەمی ڕیزبەندی جێگیرتر کردو بە سوودوەرگرتن لە یەکسانبوونی هەندرێنیش بەرامبەر دوهۆک جیاوازەکەی لەگەڵەویانەی پێشەنگ بۆ تەنها کەم کردەوە. یانەی سۆرانیش با 7 خاڵەوە بە شێوی چکاتی لە پلەی 11می ڕیزبەندی ماوەتەوە.